بسم الله والصلاة والسلام على رسول الله. پاشەوەی کە کۆمەڵێک لە سونەتەکانمان باس کرد، ئینجا دێتە سەر سونەتەشکە کە سونەتی سەلامکردنە و یەکتر بینینە و دانیشتن و مەجلیسەکانە. سەرەتا لە سونەتی سەلامکردن، ئایا سەلامکردن چەند سونەتێکی تێدا هەیە، چۆنێتی دەست پێکردن و چۆنێتی گوتنەکەی سەلام دێ باسی دەکات. بەڵێ. سنن في السلام واللقاء والمجالسة. أولا من السنة إلقاء السلام، والأدلة على السنية كثيرة مستفيضة، ومنها حديث أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: حق المسلم على المسلم 6. قيل ما هن يا رسول الله؟ قال: إذا لقيته فسلم عليه، وإذا دعاك فأجبه، وإذا استنصحك فانصح له، وإذا عطس فحمد الله فسمته، وإذا مرض فعده، وإذا مات فاتبعه. ووجه الشاهد: إذا لقيته فسلم عليه، وكذلك فعل النبي صلى الله عليه وسلم وصحابته في أحاديث كثيرة تدل على سنية إلقاء السلام. بەڵێ، سەبارەت بە سونەتەکانی سەلام دەیەکەم باز دەکاتن، سڵاوکردن. یەکەمیان کە بە کەسێک دەگەی سەلامی لێ بکەیت. دەڵێ دلیل لە سونەی گەلێک زۆرە، لەوانە حەدیثەکەی ئەبوو هورەیرە کە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی حەقی مسلمان لەسەر مسلمان 6. فەرمیە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کامانەن ئەو 6؟ فەرمی ئەگەر پێی گەیشت سەلامی لێ بکە، ئەگەر بۆ دعوەتێک بانگەشتی کرد وەڵامی بداتەوە بچێ بەدەم دعوەتەکەی، و ئەگەر داوای ئامۆژگاری لێ کرد ئامۆژگاری بکاتن، و ئەگەر پشمی عەتەسا پشمی حەمد و سپاسی خوای کرد، ئەلحەمدولیلای کرد، فەسەممەتەهو یعنی جوابی بداتەوە کە بڵێ یەرحەموکە الله. چونکە ئەگەر کابرا ئەلحەمدولیلای نەکرد ئەو کات سونەت نییە. یعنی حتا ئەوە حادیسەکە مەشهورە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوو کەسی لە تەنیشت بووە، یەکەچیان پشمی ئەلحەمدولیلای کرد، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی یەرحەموکە الله، ئەوەی دییان پشمی هیچی نەوت. دوایە پێی گوت ئەی پێغەمبەری خوا لەبەرچی دوعات لە بۆی کرد کە گوتت یەرحەموکە الله بەس بە منت نەگۆ؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئەخەر ئەو حەمدی خوای کرد، سپاسی خوای کرد، لێ دوعاکەم لە بۆ کرد، بەڵام ئەویان نەخێر. کەواتە ئەگەر ئەلحەمدولیلای کرد ئەوجا پێی دەڵێ یەرحەموکە الله. تەبعەن ئەوەش هەتا 3 جاریە، لە 3 جاری زیاتر نە، چونکە ئەگەر لە 3 جاری زیاتر بوو عەلامەتی نەخۆشیە. ئەوانەی کابرا 10 جار بپشمیتن، ئەتوانێتە 3 جاری کە پشمی ئەلحەمدولیلای کرد دەرێ یەرحەموکە الله، لە دوای ئەوە عەلامەتی نەخۆشیە و وەی پێ ناڵێ. ئەوجا ئەگەر نەخۆشیش کەوت سەردانی بکەی، و ئەگەر مرد شوێنی جەنازەکەی بکەوی. ئێمە شەهێدمان لە چییە لەو حەدیثە؟ ئەوەیە کە ڕەسوڵ الله فەرمووی ئیذا لەقیتەهو فەسلم عەلەیه، ئەگەر پێی گەیشتی سەلامی لێ بکەی. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە کردار بۆ خۆشی کردوویەتی، و سەحابەی کیرامیش ئەو کارەیان کردووە، و لە زۆرێک لە حەدیثەکان هەیە کە بەڵگەی لەوەی کە بە کەسێک گەیشتی سەلامی لێ بکەی و سنەتە. بەڵێ. أما رده فهو واجب، ويدل عليه قوله تعالى: وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها إن الله كان على كل شيء حسيبا. والأصل في الأمر الوجوب ما لم يصرفه صارف ولا صارف له. ونقل الإجماع على وجوب الرد غير واحد من أهل العلم، منهم ابن حزم وابن عبد البر والشيخ تقي الدين وغيرهم رحم الله الجميع. بەڵێ، ئەوجا جوابدانەوەی سەلام، ئەو گوتمان سەلامکردن سنەتە، ئەو بەڵگانەی لەسەرا. جوابدانەوەی سەلام واجبە بە بەڵگەی ئاەتی خوای پەروەردگار کە دەفەرمووی وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها. کەواتە جوابدانەوەی سەلام ئەگەر کەسێک سەلامی لێ کردی، جوابدانەوەی سەلامی خوای پەروەردگار فەرمانت پێ دەکاتن بەچێ بأحسن منها، بە باشتر لەو، یا هەر ئەو ردوها وەکو خۆی. یعنی ئەگەر کابرا گوتی سەلام عەلەیکم، خوای گەورە فەرمانت پێ دەکات ئەتوو باشتر لەو جواب بدەیەوە کو وعليكم السلام ورحمة الله، ها ئیتو باشتر بوو. کەواتە ئەوە ئەجرەکەشی زیاترە، و فەرمانی خوای پەروەردگارت جێبەجێ کردێ بەوەی بە باشتر. فەرمی ئەو ڕودوها، یان ئەگەر
لەو باشتر جواب نادەی وەکو خۆی جواب بدەوە کە ئەو گوتی ئەسسەلام عەلەیکم ئەتبری وعەلەیکم ئەسسەلام. کەواتە ئەسڵ لە جوابدانەوەی سەلامی واجبە و فەرمانکردنیشە خوای گەورە فەرمان دەکاتن فەحەیوا بئەحسەنە منها کە فەرمان دەکاتن ئەمریش علامەتی واجبیەتە و هیچ بەڵگە چێشمان نییە لە واجبیەت لای بداتن. بۆیە زانایان نەقلیان کردووە کە ئیجماع لەسەر ئەوەی هەیە کە جوابدانەوەی سەلام واجبە جگە لەیەک لە ئەهلی علم، يعني زياتر ليق لأهل علم لوانا ابن حزم ابن بر عبد البر شيخ تقي الدين غير أوانش نقليان كرديك واجبة جواب دانوي السلام وإجماع الزاناني شي لسرع بل أفضل لفظ بالسلام والرد الانتهاء إلى وبركاته، فيقول السلام عليكم ورحمة الله وبركاته، فإن هذه أحسن تحية وأكملها. قال ابن القيم رحمه الله: وكان هديه أي النبي صلى الله عليه وسلم انتهاء السلام إلى وبركاته. وقال ابن عبد البر رحمه الله: وقال ابن عباس وابن عمر: انتهى السلام إلى البركة كما ذكر الله سبحانه عن صالح عباده رحمة الله وبركاته عليكم أهل البيت. وكان يكرهان أن يزيد أحد في السلام على قوله وبركاته، وبناء عليه فلا تثبت زيادة ومغفرته في السلام. قال ابن القيم رحمه الله: وذكره أبو داود من حديث معاذ رضي الله عنه وزاد فيه: ثم أتى آخر فقال: السلام عليكم ورحمة الله وبركاته ومغفرته، فقال 40، فقال: هكذا تكون الفضائل، ولا يثبت هذا الحديث فإن له 3 علل. ثم ذكر العلل رحمه الله. وإفشاء السلام سنة، بل سنة مرغب بها بفضل عظيم، لحديث أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: والذي نفسي بيده لا تدخلون الجنة حتى تؤمنوا، ولا تؤمنوا حتى تحابوا، أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. بەڵێ ئینجا دێتە سەر فەزڵی باشترین لەفزی سەلام. ئایا کاتێکە تو سەلامەکە جواب دەدەیەوە چۆن جواب بدەیەوە و باشترین جوابدانەوە چییە؟ دەڵێ باشترین جوابدانەوە ئەوەیە کۆتایی بێ بە وشەی وەبەڕەکاتوهو، ئەوەیە کە ئینسانەکە بڵێتن کەسەکە بڵێ السلام عليكم ورحمة الله وبركاته، أو باشترين جوري سلامة. حتى ابن قيم رحمة خوالي بدا فرمي للريبازي پیغمبر عليه الصلاة والسلام كوتاي هاتني السلام ببركاته. ودا فرمي ابن عبد البر دا فرمي ابن عباس وابن عمر رضا ورحمة خوان ليبي أو أنا كالسلام ين كوتاي بيدينا ببركة كوتاي ين بيدينا وبركاته. دا فرمي أوج كخواي پروردگار لبندا صالحكا كدا جيرتو لقرآن كدا فرمي ورحمة الله وبركاته عليكم أهل البيت، باسك لا لقل بيغمبر إبراهيم والله أعلم. كواتك سلامك هاتية ورحمة الله وبركاته، تا بركاته هاتية لبرهندي ابن عباس وابن عمر رضا ورحمة خوان لبي بيان ناخوش بوا لا مكروه بوا زياتر للسلام لو لفظ بكار بيني وبركاته زياتر بكي كواتا جيجير نبوة أو زيادة كدلي ومغفرته للسلام. سنك عندك هي للسلام أو إذا كان دواش ك لحديثك باز دكاتن ابن قيم دلي هنا يتيو أبو داود باس دكا لحديثك معاذي كذا فرمي لباش أو كا يك سلام كان دجمير دري السلام عليكم دخيرة، السلام عليكم ورحمة الله بخير، السلام عليكم ورحمة الله وبركاته سي خير. أول زياد دكا لأبو داود لا أو كيوي بعضنا لحديثك ومغفرته دل 40 أو تسل خير. دفرمي بلام أوا لا يثبت هذا الحديث أو حديثة زيجير نبوة بالصحيح. وأبو داود رحمة خوالي بدا فرمي أو سي عليه سينا خوشيه لحديثك سيهوكار هي كودك حديثك ضعيف بيتن دعاء أو إلا كان بعضك إجا إفشاء السلام بلاو كردنوي السلام سنة بلكو سنة تيشي هاندراوة باداش تيشي زور قورا تقول حديثك أبو هريرة دا فرمي بيغمبر عليه الصلاة والسلام فرمي سوين بو كسي جياني مني بدستا ناتنا بهاشتا تا إيمان نهينن وإيمان نهينن حتى وكو يكتريتان خوش نوي. فرمي آيش تيكتان بي بريم كأجر إيوة بيكن يكتريتان خوش دوي
فەرمی سەلام لە بینی یەکتر بڵاو بکەنەوە سەلام بڵاو بکەو سبحان الله ئەتوو تاقی بکەوە ئەگەر کەسێک زۆر کەیفت پێنێ زۆر سەلامی لێ بکە بەخۆی یعنی خۆشەویستیەکە دەکەوتە دڵە سەلامی لێ بکە سەلامی لێ بکە حەز دەکەی خۆشت دەوێ ئەو کابرایە خۆشەویستیەکە دەکەوتە دڵت ئەوجا لێ دەڵێن هەوڵ بدە ئینسان سەلام لە هەموو کەسەکی بکاتن حتا ابن عثيمين لشرح رياض الصالحين وبزام زۆر بە توندی بەرەنگاری ئەو کەسان دەبتەوە کە سەلام لە کەسی تاوانبار ناکەن دەڵێن وەڵا فلانە کەس تاوانبارە و سەلامی لێ ناکەن دەفەرمی ئەمە سەلامی لێ دەکەین ئەمە سەلامی لێ دەکەن چونکە ئەو سەلامکردنە نەوانەیە دڵی ئەو تاوانبارەی ڕابچێشیت نەک بێباوەڕ کافر نامە بەستەکە کافر نا مەسەلەن وەڵا فلانە عەرەقخۆرە مسلمانە بەس عەرەقخۆرە ئەم سەلامی لێ ناکەم وڵا ئەوە فلانە کەس مەسەلەن دروی دەکا ئەم سەلامی لێ ناکەم فلانە کەس غەشی دەکا ئەم سەلامی لێ ناکەم نا دەفەرمێ سەلامی لێ بکە و ئەوەش فەرمانی خوای پەروەردگارەوە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هانمان دەداتن کە ئەگەر ئەو ئینسانە ئەوها بکاتن و دەکەت دڵی یعنی داوەیە داوە ئەو سەلامکردنە داوەیە بانگەشەکردنی ئەو کەسەیە لە بۆ ئەوەی وازە و تاوانەی بینی چکە هەرچەندی ئەتوکە سەلامی لێ دەکەی لە دڵی شیرنتر دەبی ئەو وا دەکاتن لە تاوانەکەی دوورتر بکەویتەوە یعنی لەسەر تاوانەکەی بەردەوام نەبی ئیلا لە هەندێک شوێن هەیە مەسەڵەن ئەگەر کابرایەکە تاوانبار بوو و ئەتوو هجرت کرد قسە لەگەر نەکرد بووە هۆی ئەوەی ئەو بگەڕێتەوە ئەوە لە هەندێک حاڵەتی یعنی خصوصی زانان ڕێیان پێدایە بۆ ماوەکی دیاریکرا و ئەتاوکە ئەو کەسە بگەڕێتەوە سەر ڕێبازە تەواوکە ئەمما ئەتوبرێ قەطعی سەلام دەکەم نابی و دروست نییە والله أعلم بەڵێ. ثانيا استحباب تكرار السلام ثلاثا إن دعت الحاجة لذلك كأن يشك في سماع المسلم عليه حينما سلم عليه أول مرة فيستحب أن يكرر السلام مرتين وإن لم يسمع فثلاثا وكذا إذا دخل على جمع كثير كأن يدخل على مجلس كبير فيه جمع كثير فلو سلم مرة في أول دخوله لم يسمعه إلا من كان أول المجلس فيحتاج إلى أن يسلم ثلاثا من أجل أن يستوعب جميع من في المجلس ويدل عليه حديث أنس رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم أنه كان إذا تكلم بكلمة أعادها ثلاثا حتى تفهم عنه وإذا أتى على قوم فسلم عليهم سلم عليهم ثلاثا. قال ابن حجر رحمه الله وأن السلام وحده قد يشرع تكراره إذا كان الجمع كثيرا ولم يسمع بعضهم وقصد الاستيعاب وبهذا جزم النووي في معنى حديث أنس رضي الله عنه وكذا لو سلم وظن أنه لم يسمع فتسن الإعادة فيعيد مرة ثانية وثالثة ولا يزيد على الثالثة. بەڵێ دوام خاڵ دەفەرمێ خۆشەویستە دووبارەکردنەوەی سەلام هەتا 3 جاران ئەگەر پێویستی پێبوو وەکو ئەوەی کە کەسێک شک دەکاتن گومانی هەیە لەوەی ئایا ئەو مسلمانە کاتێک کە سەلامی لێ کردێ جێ لێ بووە یان نا یەکەم جار لێ سونەت وایە دووبارەی بکاتەوە بیکاتە 2 جار خۆ ئەگەر جێ لێ نەبوو بیکاتە 3 جار سەلام لە کابرایەکە بکاتەوە یعنی ئەگەر سەلام لە کەسەکی کرد هەستت کرد جێ لێ نەبووە جارش کرد سەلامی لێ بکەوە ئەگەر هەستت کرد دووبارە قسەکەی تو نەگەیشتیان تێ نەگەیشت بۆ 3م جارش دووبارەی دەکەیەوە سنەت وایە ئەوها بکەیت وا کاتێکیش کە دەستە ناو خەڵکێکی زۆرەوە لە مەجلیسێکی زۆرە کاتێک کە سەلام دەکاتن لەوانەیە ئەوانەی یەکەم جیان لێبی بەڵام ئەوانەی ئەخیر جیان لێ ناوی بۆیە دووبارەی دەکاتەوە و ئەگەر زانی هەندێشکە جیان لێ نەبووە لە لای ئەخیری 3بارەی دەکاتەوە هەتاوەکو هەر هەمویان کە جیان لێ دەبیتن و لە سەلامەکەی و جوابی دەدەنەوە بەڵگەش لەسەر ئەوەی حەدیسەکەی ئەنەسیە کە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر قسەی بکرد بە 3 جار دووبارەی دەکردەوە حتا تفهەمە عنه هەتا تێی دەگەیشتن کە قسەی دەکرد خەڵکەکە مەسەلەن بیزانی بە باشی قسەکەیان وەرنەگرتیان بە باشی تێنەگەشتینە جارش کەش دووبارە دەکردەوە و جارش کەش دووبارە دەکردەوە تا بە تەواوەتی تێدەگەیشتن و کاتێک کە سەلامی لە خەڵکانێک دەکرد 3 جار سەلامەکەی دووبارە دەکردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیبن حەجار ڕەحمەت خوای لێبی دەفەرمێتن سەلامکردن کاتێک کەسێک سەلام دەکاتن بەس ئەوە کە دووبارەکردنەوەی سونەتە و ڕێگا پێدراوە و دەفەرمێتن ئەگەر چوە ناو کۆمەڵە کەسێک سنەت وایە ئەو کەسە کە زانی خەڵکەکە جیان لێ نەبووە هەندێکیان
بنيتي ئەوە دووبارە بکاتەوە کە ئەوان کەس جێیان لێ ببیتن تێبگەن کە ئەوە سەلامی کردی و جوابی سەلامەکەی بدەنەوە هەر بەو شێوازەش ئەوە ئیمامی نەووی ڕەحمەتی خوا لێبی با بڵێن شەرحی حەدیثەکەی ئەنەسی وها کردووە وها دانی پێداناوە کە ئەوها بیتن و ئەگەر یەکێک سەلامی کرد وای گومان برد کە گوێبیستی سەلامەکەی نەبووە دووبارەی دەکاتەوە ئەگەر زانی جێ لێ نەبووە سێبارەی دەکاتەوە ولا يزيد على الثالث بەڵام لە سێی زیاتر ناکات سەلامی لە کابراایە کرد جێ لێ نەبوو 2000 دیسان جێ لێ نەبوو 3000 تەواو نایکاتە 4000 و 5000 و 6000 یان چۆ مەجلیسەچی سەلامەچی کرد زانی هەندێک گیان لێ نەبوو دیسان سەلامەشکە دەکات زانی گیان لێ نەبوو بە تەواوەتی دووبارە سەلامەشکە دەکاتەوە تا هەمویان گیان لێبی لە سێ جاری زیاتر ناکاتن بەڵ ويؤخذ من حديث أنس السابق سنية إعادة الكلمة ثلاثا إن دعت الحاجة للتكرار كأن يتكلم ولا تفهم عنه الكلمة فيسن أن يكررها فإن لم تفهم كررها الثالثة. قال شيخنا رحمه الله في شرح رياض الصالحين لكنه يتكلم ثلاثا إذا لم تفهم الكلمة عنه أما إذا فهمت فلا يكرر لكن لو لم تفهم لكون المخاطب ثقيل السمع أو لكثرة الضجة حوله أو ما أشبه ذلك فليعيد مرتين فإن لم تكفي فثلاث. بەڵێ ئیجازە فەرمێ لە حەدیثەکەی ئەنەسی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی ئەوە وەردەگیرێ کە سونەتە هەر بێجگە لە سەلامیش قسەکردنیش 3000 دووبارە بکرێتەوە بەس ئیدا دعت الحاجة للتکرار ئەگەر پێویستی پێکرد نەک ئەتوو دابنیشی و هەر قسەکت کرد و 3000 دووبارە بکەوە پێت برێ کاکە ئەوە لەبەر چێ برێ وڵای ئەوە ئەخەر سونەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویتی 3000 قسەکەی دووبارە بکەوە نەئە یعنی پێویستە ئینسان لە سونەتەکان تێبگا یان مەسەلەن کابرا بڕێ وڵا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی خەوی پرخەی هاتیە سونەتە تووشە کاتی خەوی پرخەت بێتن یان برێ وڵا وەچ کابرای ئەو حەدیثەکەی کە باسی ڕێگای مزگەفت تێ دەکا فعەلەیکم بالسەکینە کابرا بیسکینی لێکدا بووە هەرجارێک دەچێت مزگەفتێ چەقۆکی گەورەی لەگەرە خۆی گوتیان کاکە ئەوە لەبەر چەو چەقۆی هەردەگری لە بوێندەر گوتی ئەخە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێتن گەر چوونە مزگەفتێ چەقوتان لەکەم بی ئەو حەدیثەی کرد بۆەوە سکین نییە سەکینەیە یعنی بە ویقار و سەکینە و لەسەر خۆیەوە بڕۆ کەواتە تێگەشتن لە حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرینگە وچە و کەسەش کە یەک لە شەخەکان باس کرد گوتی لە دەرسێ منداڵێک دەگریا تەڵەبەک هەستا بووە دوعای دەکرد گوتیان ئەوە لەبەر چ گوتی خەر شێخ ئەوەی لەسەر هاتیە حەدیسی لەسەر هاتیە کورە لە چێن دەر حەدیسی لەسەر هاتیە گوت بەدی ئەوە کو نازانێت و شێخیش نازان وتی ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وها دەفەرمێ کورە گوتی ئەوە لە باسی کەڵەشێرە نەک منداڵ کە دەنجی بێتن ئەو باسەکە باسی ئەو نییە بەڵێ اینجا دەفەرمێ ئەگەر کابرا تێنەگەیشت لە قسەکەت ئەتوکە قسە لە بۆ کرد ئەو جە سونە دوایە لە بۆی بکێ 2000 کە تێنەگەشت سونە دوایە لە بۆی بکەیە 3000 تا 3000 دووبارە بکێ و ئیبن عوسەیمینیش لە شەرحی ڕیاض الصالحین دەفەرمێتن قسەکردن 3000 کە دووبارەی بکەوە ئەگەر کابرا لێت تێنەگەشت ئەمما ئیذا فوهمت فلا یکرر ئەگەر کابرا تێتگەیشت دووبارە ناکەیەوە 2000 و 3000 تاو یەک جار قسەی دەکەی تاو ئەمما ئەگەر کابرا تەمەشا دەکەی مەسەلەن ثەقیل السەمع جێگرانە کەسەکە جێگرانە یانیش ضجة حوله گارەگار و دەنگە لە دەوروبەری هەیە کە قسەی دەکەی دەزانین کابرا تێنەگەیشتە سنت وایە ئەتوو لە بۆی دووبارە بکەی و ئەمما ما أشبه ذلك يعني شيء أو ما أشبه ذلك يعني ئەوەی وەچی ئەوانەیە يعني حاڵەتەکە کە کابرا دەزانین تێنەگەیشتە ئەو جە لە بۆی دووبارە دەکەیوە 2000 و 3000 ئەگەر نا با بڵێن ئەگەر کافی بوو بەجارەچی دووبارە ناکەی و سنەتیش نییە دووبارە بکرێتەوە ئەو کات بەڵێ. ثالثا من السنة تعميم السلام على من عرفت ومن لم تعرف لحديث عبد الله بن عمرو رضي الله عنه أن رجلا سأل رسول الله صلى الله عليه وسلم أي الإسلام خير؟ قال تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف.
وأما إذا كان السلام من حيث إفشاؤه على الخاصة الذين تعرفهم فقط فهذا إفشاء مخالف للسنة، وهو من علامات الساعة كما جاء في مسند الإمام أحمد من حديث ابن مسعود رضي الله عنه: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إن من أشراط الساعة إذا كانت التحية على المعرفة. وفي رواية: إن من أشراط الساعة أن يسلم الرجل على الرجل لا يسلم عليه إلا للمعرفة. وفي رواية: بين يدي الساعة تسليم الخاصة. سيم خالد فرمي أويا للسنة كأتو سلامكت قشتي بيتن لسر أو كسي كدي ناسي أو كسر شكناي ناسي لبر حديثك عبد الله كر عمر كده فرمي كسك برسال لي بيغمبري خواكر عليه الصلاة والسلام لنا إسلام تشتك زور خير وباشا تاكا فرمي أويا كخواردن بدي خلشي وسلام بكي لو كسي كدي ناسي ولو شكناي ناسي باش إذا فرموي سلام كردني تايبات لردا فرمي سلام كردني تايبات أو يك كلويك نشاني قيامتية أتو بس سلام بكي لو كسي كدي ناسي باش أو مخالفة السنة شا يعني السلام كردن بس لو كسي دي ناسي دفرمي مخالفة للسنة فهذا إفشاء مخالفة للسنة أو بلاو كردنوي سلاما بس مخالفة السنة لو نقطة وهو من علامات الساعة لأن شان كان قيامتي شا يعني لا هاتني قيامات أو حالة الرددات وكل حديثك كلمسند إمام أحمد هات ابن مسعود فرميتن جملة پیغمبري بو عليه الصلاة والسلام فرمي لا نشان كان هاتني روجي دواي أويك صلاو كردن بس لو كسدكري كديناسي للرواياتش كده فرميتن لنشان كان روجي دواي هاتني روجي دواي أويك كسك بياوك سلام لبياوك دكاتن لبر هيت سلام ليناك إلا لبر ناسينكي نبيتن إلا لبر ناسينكي للروايات كده فرمي بين يدي الساعة تسليم الخاصة بيشاتني قيامات سلام تايبد دبيتن سبحان الله يسوي تقريبا كسلام لكسك دكي يعني مثلا أقر بلايكو مالك دار روش السلام يا لبكا همو أريو تشيبو ديناسي أو تشي ديناسي ها دبيك كبري ولا كاكوا مان بايز خصمي جيرانه كمان بو او جدري دادا كيتن اغنا هرده او تشي بو ارولو سلامي كر يعني بي عندي كي سلام كردن نابي كابرا بيد ابروكود كل سلام دكاتن بي عندي كي اوشتا يعني اتو هول بدا او نقطه لخود بينجي كاتك بشوينك دانا روي كسك ديتن اتو بينا فكري خود بريكاكا او مثلا برادرج خوما فلانه كسا باشا كبيدا دروم وكو ويكا فلانا كسبي سلامة شلي دكا لو أقف فلانا بي قوم السلام لي دكا وني أقف ما مصطفى فلان بفلان بيتن سلام لي دكا حساب كوي سلامة شلي دكا طب يعني لبر درشت برزنا بي والسلامة كشت كر وناك يبر أوش كمخالفة السنة بيتن كمخالفة فرمايش كان بيغمبر بك عليه الصلاة والسلام لو سلامي تايبت مهلا لكن خوتان هول بدن سلامه كان قشتي بي ياك لو رخنانيك ليمان دجيريتن بتايبتي لغنزاني بريش دري وراكاك بس سلام لاخوي عندك يعني او بس سلام لو غنزيدك كبريشا أم مثلا او افرته بس سلام لو افرته دك كمحجبه او انت سلام نا او مخالفه اتو هول بدي سلام لهم يان بكي هم خوشويز دبي لكن يعني تكزار وهي اتودتي نا مجموعه دي بس سلام ليك تشي عندك دري او بس سلام لمجموعه اخوان عندك حزدك رقق دروز دبيتن شتك دروز دبي لدري كابراي برانبرتو زغت سلام لهميان كر خوشويستي شي هميان بدز ديني او سنه الزندي دكي و كبيغمبر اخو عليه الصلاه والسلام فرماني كذب بل رابعا السنة أن يكون ابتداء السلام ممن جاءت السنة بابتدائه. وعن أبي هريرة رضي الله عنه يقول: قال رسول الله صلى الله عليه وسلم: يسلم الراكب على الماشي والماشي على القاعد والقليل على الكثير. وفي رواية البخاري: يسلم الصغير على الكبير والمار على القاعد والقليل على الكثير. ولا يعني مخالفة الأولى بالسلام الكراهة، بل لا بأس به، كأن يسلم الكبير على الصغير أو الماشي على الراكب ونحو ذلك. فإن تكافأ الوصفان بأن كان راكب وراكب آخر فأيهما يبدأ بالسلام، أو كأن يكون جماعة وجماعة أخرى متكافئة في العدد فأيهما يبدأ. الحق مشترك حينئذ لتكافؤهما في الخيرية لمن يسبق بالسلام.
فخيرهما الذي يبدأ بالسلام، لحديث أبي أيوب الأنصاري رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 ليال يلتقيان فيعرض هذا ويعرض هذا وخيرهما الذي يبدأ بالسلام. بەڵێ چوارەم خاڵ لە سونەتەکانی سەلامکردن ئەوەیە کە چێ یەکەم جار سونەت وایە چێ یەکەم جار دەست بە سەلام بکاتن، سەلامەکە بکاتن. ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەو کابرایەی ڕاکیب سواریە سەلام، یعنی مەسەلەن کابرا سواری پاسکلی بووە، سواری مانتۆڕی بووە، سواری سیارەی بووە، هەر شتێک لەوانە سەلام لەو کەسەی دەکاتن کە ماشیە بە پێ دەڕواتن، واتە ئەوەی بە سواری دەڕوە سەلام لەو کەسەی دەکە کە بە پێ دەڕوە. والماشي على القاعد، ئەو کەسەشی کە دەڕواتن سەلام لەو کەسەی دەکە کە دانیشتووە. والقليل على الكثير، و ئەوەشی کە من ژمارەیان کەمە، مەسەلەن 2 نەفەرە لەولایەش 10 نەفەرە، ئەو 2 نەفەرە سەلام لەو کەس 10 نەفەرەی دەکەن، کەواتە ژمارەکەمەکە سەلام لە زۆرەکەی دەکات. لە ڕیواتەکەی بوخاریش دەفەرمێتن و هەروەها بچووک سەلام لە گەورە دەکاتن. والمار على القاعد، و ئەوەی کە دەڕواتن سەلام لەو کەسەی دەکە کە دانیشتووە، و ئەوانەی کە من ژمارەیان کەمە سەلام لەو کەسانە دەکەن کە ژمارەیان زۆرە. اینجا لێرە قسەک دەکاتن دەفەرمێتن مانای ئەوەی نییە کە ئەگەر ئەوها نەبوو مەکروهە، یعنی مەسەلەن ئەگەر ئەو جارە گوتمان گچکە سەلام لە گەورەی دەکە، ئەو جارە گەورە سەلام لە گچکەی کە بێ مەکروهە، نا بەل لا بەئسە به، هیچی تێدا نییە، وەکو ئەوەی کە گەورە سەلام لە گچکەی بکاتن، یان ئەوەی کە بە پێیان دەڕوە سەلام لەو کەسەی بکاتن کە سواری سیارەکەی بووە یان پاسکلەکەی بووە، یعنی ئەو شێوازانە. چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەخۆی سەلامی لە منداڵان کردووە، یعنی ئەوە وارد بووە، سەحابەی کیرام سەلامیان کردووە، بەلای کۆمەڵە منداڵێکدا تێپەڕن و سەلامیان لێ کردینە، بەڵام وەکو باشترینەکەی ئەوها بەو شێوازە بکرێتن، دەکرێت برێن ئەوەش دەکەوتە بابەتی ئەوەی کە ژمارەی کەم بیکە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام بەتەنێ یان لەگەر کەسێک سەلامی لە کۆمەڵێک منداڵ کردووە. باشە دەفەرمێتن و ئەگەر 2 کەس وەکو یەک بوون، مەسەلەن ئەو سواری بوو ئەویش سواری بوو، ئەو بە پێیان بوو ئەویش بە پێیان بوو، ئەو دانیشت بوو ئەویش دانیشت بوو، هەردووچیان وەکو یەک بوون، باشە چێهانیان سەلام بکاتن یەکەم جار؟ دەفەرمێ چێهانیان زووتر، کامیان زووتر دەستی بە سەلامەکەی کرد ئەویان باشترە، ئەویان ئەجرەکەی زیاترە. چکە ئەبوو ئەیوبی ئەنساری دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی حەڵال نییە بۆ هیچ مسلمانێک واز لە قسەکردن بێنێ لەگەر برا مسلمانەکەی لە 3 ڕۆژ زیاتر هەجری بکاتن. لەکنەمە دەرێت دووش چی کرد، دووش چی بکاتن، دووشک بی لەگەی قسەی لەگەر نەکاتن لە 3 ڕۆژی زیاتر. باشە ئەو ڕوولەوی بکە ئەو ڕوولەوی بکاتن، کە پێک گەشتن ئەو ڕووی لەولایە بکە ئەوش ڕووی لەولایە بکاتن. وخيرهما الذي يبدأ بالسلام، باشترین یان ئەوەیە کە دەست بە سەلامەکە دەکە و یەکەم جار سەلامەکە دەکە، کەواتە ئەوە یەکەم جار سەلامەکە دەکە ئەو یان باشتر و ئەجر و پاداشتی زیاترە. بەڵێ. خامسا من السنة السلام على الصبيان، لحديث أنس بن مالك رضي الله عنه أنه كان يمشي مع رسول الله صلى الله عليه وسلم فمر بصبيان فسلم عليهم. وفي السلام على الصبيان حمل للنفس على التواضع وتعويد للصبيان على هذه الشعيرة وإحياؤها في نفوسهم. بەڵێ. پێنجەم خاڵ ئەوەیە کە سەلامکردن لە منداڵان. حەدیثەکەی ئەنەسی کوڕی مالک دەفەرمێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ ئەمن لەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەڕۆیشتم بەلای منداڵاندا تێدەپەڕین فەسەلەمە عەلەیهیم، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەلامی لە منداڵان دەکرد. ئیجا سەلامکردن لە منداڵان ئەوە لە ئینسانی دەکاتن نەفسی ئەو ئینسانەی خۆ بەکەم زانینی تێدابی، تەواضعی تێدابی، و هەروەها منداڵان ڕادەهێنی لەسەر ئەو دروشمە گەورە ئەو شعائرە گەورەیە، و هەروەها با بڵێن زیندووکردنەوەشە، یعنی ئەو نەفسە زیندوو دەکاتەوە و لە دڵی ئەو منداڵانە ئەو دروشمە زیندوو دەکاتەوە کە لەگەڵی بن. بەڵێ. سادسا من السنة السلام عند دخول البيت، وهذا يدخل في عموم السلام، وذلك بعدما يستاك، لأن السواك سنة عند دخول المنزل.
وهذا هو الموضع الرابع من مواضع تأكد السواك لحديث عائشة رضي الله عنها عند مسلم قال أن النبي صلى الله عليه وسلم كان إذا دخل بيته بدأ بالسواك، فإذا بدأ بالسواك دخل وسلم على أهل البيت، حتى أن بعض أهل العلم قال من السنة أن تسلم إذا دخلت أي بيت ولو لم يكن فيه أحد، لعموم قوله تعالى فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم تحية من عند الله مباركة طيبة، كذلك يبين الله لكم الآيات لعلكم تعقلون. قال ابن حجر رحمه الله ويدخل في عموم إفشاء السلام على النفس لمن دخل مكانا ليس فيه أحد، لقوله تعالى فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم. والسنة أن يسلم على أهل بيت يدخله لقوله تعالى يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ذلكم خير لكم لعلكم تذكرون. فائدة ششم خال باز لوي دكاتن كاتك تو سنة لا كاتي تشونا مالوا سلام بكي دفرمي لبر قشتي أو بابتي وهروها دوای سیواکردن دێتن سەلامەکە دوای سیواکردن دێ ئەوەش چوارەم شوێنە کە باز زێ دەکرێتن باسی سیوەکە تەکید لەسەر دەکرێتەوە کە سیواکردن سنەتە لەبەر حەدیثەکەی خاتو عایشە کە لە صحیحی مسلم داهاتووە پێغەمبەری خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بەهات بایە ماڵەوە بەدە بالسیواک یەکەم جار دەستی بە سیواک دەکرد بۆ یەکە هاتە ژوورەوە سیواکی کردیە پاشان سەلامی لە خانەوادەکەی کردیە هەتا هەندێک لە ئەهلی علم زانایان دەفەرمون سنەتە ئەگەر کابرایەک چووە ماڵێکەوە ئەو ماڵە کەسی تێدا نەبوو وەلەم یەکن فیه ئەحەد کەسی تێدا نەبوو چووە ماڵەکە سەلام بکاتن خۆ کەسیشی تێدا نیە سنەتە سەلام بکە لەبەر گشتگیری قسەکەی خوای پەروەردگار فەرمانشتی کە خوای پەروەردگار کە دەفەرمێ فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم کە چوونە ماڵێک سەلام بکەن باشە ئیبن حەجەر دەفەرمێتن ئەوەشی دەگرێتەوە کە ئینسانێک چووە شوێنەک ئەگەر کەسێکی تێدا نەبوو سەلام لە خۆی بکاتن چکە خوای گەورە دەفەرمێ فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم دەکرێت سنە دوایە کاتێک کە چووە ژوورەوە سەلام لە خۆشی بکات ئەتونارێ السلام عليكم ورحمة الله وبركاته ئەو زار دەبرێ السلام علي ورحمة الله وبركاته ونیا السلام عليك ئەگەر لەسرە خۆت بیتن بە قسەکەی ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەت خوای لێ بکە بەڵگەکە لە ئاەتی خوای پەروەردگارەوە دەهێنێتەوە یان ئەوە تێ کاتێککە چیە ماڵێکی چۆلەوە دڵێ السلام عليكم ورحمة الله وبركاته لە بۆ ئەگەر چی کەسیشی تێدا نەبی ئومێدوایە ئینشاءالله هەر جواب بدرێتەوە ئەو سەلامە و ئەجر و پاداشت خۆت وەربگری بە دەلیل و بەڵگەی ئەو حەدیث و ئاتانە کە باس کرا و دەفەرمێتن سنەتیشە ئەگەر چووە ناو ماڵ و منداڵی خۆشی خانەوادەی خۆشی هەر سەلام بکاتن چونکە خوای گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها دەفەرمێتن کە ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە مەچنە هیچ ماڵێکەوە بێجگە لە ماڵی خۆتان ئەگەر ماڵێشکە کە چوونە لە بۆ ماڵێکی تر حتى تستأنسوا هەتاوەکو ئیزن وەردەگرن کە ئیزیاندا هاتنە ژوورەوە وتسلموا على أهلها ئەو جە سەلامیشە خەڵکەکە بکەن لەبارەی خانەوادەی خۆش یعنی هەر کەسێکە بستەوە ماڵێ و سەلام بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی زۆر گەورەیدایە کە خوای گەورە دەیپارێزیتن کە کەسێک دەستەوە ماڵە و سەلام دەکاتن لەو ئاەتەش بەڵگەیە لەسەرەوەی کە کەسەکە سەلام لە خانەوادەی ئەو کەسەی بکە کە دەستە ماڵی ینی ئەو کەسانێک کە دەیان بینی سەلامیان لێ بکەن نەک ئیما دەرکەکرایەوە لە دەرکەی کورە بڕۆ یاڵای خۆمانین لە دەرکەی دەدەچێ کوڕە خۆمانە هاتین ڕات بە ژۆرە دەکەویتن یان جاری وا هەیە وا دێتن هاتە بنەبانێ لە دەرکەی ژۆرێ دەدە کوراتوە لەوێن دەڕا لە دەرکەی نەدایە ئەوەندە ژۆرە وەرە ژۆر تازە تێدا نەما ئەوەندەمە ئەو جێ بەڕاستی ئەو بابەتە هەیە لە ناومان ئەوە مخالفەی سنەتە حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لۆ ماڵی خۆشی لە سەحابەکە ڕێگانادە فەرمێ پێغەمبەری خوا ئەخە ماڵی خۆم فەرمێ تو حەز دەکەی کە توێ ژوورەوە داکت ببینی بە شێوازەک جلو بەرجی لێ بەر نەبی خۆی دەشوایە حاڵەتە بە شێوازێک بیبینی کە پێت ناخۆش بی
فەرمینە خێر فەرمی کەواتە ئیزن وەربگرە لە دەرگا بدا سەلام بکە و جەبستە ژوورەوە بەڵێ. تحصل مما سبق أنه يسن عند دخول المنزل 3 سنن. الأولى ذكر اسم الله تعالى لا سيما ليلا، لحديث جابر بن عبد الله رضي الله عنه أنه سمع النبي صلى الله عليه وسلم يقول: إذا دخل الرجل بيته فذكر الله عند دخوله وعند طعامه قال الشيطان لا مبيت لكم ولا عشاء، وإذا دخل فلم يذكر الله عند دخوله قال الشيطان أدركتم المبيت، وإذا لم يذكر الله عند طعامه قال أدركتم المبيت والعشاء. الثانية السواك، لحديث عائشة رضي الله عنها عند مسلم وقد تقدم. الثالثة السلام على أهل البيت. جاء فائدة لو أوي ورد جري سود لو حديثانا ورد جري كسنة سيشد لكاتي تونا مالوا يكم بسم الله بكي بتابتي بشو چکە حەدیثەکەی جابری بازەکە دەفەرمێ هەر کاتێک کە کەسێک دەستەوە ماڵەوە ئەگەر بسمیلای کردو ناوی خوای هینا لە کاتی نان خواردنیش بسمیلای کردو ناوی خوای گەورەی هینا شەیتان دەڵێ ئەو شەوە نا شوێنمان ماوە لەو ماڵە بین نە نان خواردنیش عشاء یعنی نان خواردن نانی ئێوارە ئەگە عیشابی یعنی کاتی ئێوارە کاتی با بڵێن نوێژی ئێوارە بەڵام عشاء یعنی نانی ئێوارە دەفەرمێ وإذا دخل خو أجر هاتوا بسم الله نكر شيطان دري أو توا أو شو ليرة دبين وأجر لكاتي خواردنيش بسم الله نكر أو شيطان ضلي هم شوينا كمان بو هم ليرة دمينين وهمش ناني إيواركا دخون لويندر چونکە ئەو کابرا بسم الله نەکردێت لە کاتی چوونە ژوورە و لە کاتی نان خواردن دووەمیشیان لە سونەتەکانی چوونە ماڵەوە سیواکردنە وەکو حەدیثەکەی خاتو عایشە سێمیشیان سەلامکردنە لە خانەوادەکە کە لە حەدیثەکان ئاماژەی پێ کردووە لێرە کۆتایی پێدێنین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك